سڵاو و ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئابڕیانی هاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ بەرزڕاگررتنی یادی یان بەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنا کۆبوونەوەی بنەماڵەی ئارمیتا گەراوەند لەسەر مەزاری ئەو یان بەخت کردووە کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە ئیلام ژاراویبوونی ئەندامانی خێزانێک لە سەوڵاوە دۆخی خراپی کادری دەرمان و خۆکوژی ڕێزێدێتێکی دیکە لە کرماشان پلەی شەشەمی بێکاری ئۆستانی کوردستان لە ڕیزبەندی پارێزگاکانی ئێران واگیان لە دەستدان و برینداربوونی چەند کەس بەهۆی بردومانی ئافرین درێژەی هەواڵەکان بەرزڕاگررتنی یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنا ڕۆژی هەینی نۆی سەرماوە 1403 هەتاوی بنەماڵەی هەمیشە زیندوو یەحیا ڕەحیمی و ژمارەیەکی دیکە لە دایکانی دادخوازی شاری سنا لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت ڕۆژی هەینی ساڵڕۆژی لە دایکبوونی یەحیا ڕەحیمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بوو بۆ بۆنەوە بنەماڵێ و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی دیکە لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینا سەرداری مەزاری ئازیزانیان کرد و یەکێتی خۆیان بۆ داخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردەوە کۆبوونەوەی بنەماڵەی ئارمیتا گەراوەند لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە بەیانی ڕۆژی هەینی نۆی سەرماوەز بنەماڵەی ئارمیتا گەراوەند لە قوربانیانی حیجابی ئیجباری ڕۆژیم لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە بە پێ راپۆرتەکان بنەماڵەی هەمیشە زیندوو ئارمیتا گەراوەند لە ساڕۆژی لەدایکبوونی کچەکەیان هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە هاوڕەکانی سەردانی مەزاری ئەو گیانبەخت کردویان کردووە و وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردوێتەوە کوژانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە ئیلام ڕۆژی هەینی نۆی سەرماوەز پیاوێک پاش کوشتنی ژنە تەمەن 46 ساڵانەکەی خۆی ڕادەسی پۆلیسی ئیلام کردووە بە وتەی پۆلیسی ئیلام بکوژ پاش ڕادەستکردنی خۆی دانی بە تاوانەکانی داناوە و ڕایگەیاندووە کە بە بیانووی کێشەی خێزانی هاوژینەکەی بە چاقۆ کوشتووە شانی باسە کە زۆربەی ژنکوژیەکان لە ئێران لە ژێر ناوی کێشەی خێزانی تۆمار دەکرێت لە حاڵێکدا زیاتر لە 90% بە بیانووی پاراستنی ناموس ئەنجام دەدرێت ژاراویبوونی ئەندامانی خێزانێک لە سەوڵاوە ڕۆژی هەینی 6 ئەندامی خێزانێکی خەڵکی شاری سەوڵاوە بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی بوون بە وتەی بەرپرسی ئۆرژانسی سەوڵاوە ئەندامانی ئەو خێزانە بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەی چەمرانی ئەو شارە کراون ئەو بەرپرسە دەوڵەتیە هەروەها سەبارەت بە لە بەرچاوگرتنی ڕێنماییەکان لە وەرزی زستاندا هۆشداری بە خەڵکی کوردستاندا وتی لە کاتی هەڵگیرسانی ئامێری گەرمکەرەوە ئاگاداری سەڵامەتی لولەکانی دەرکردنی گازی مۆنۆکسیدی کەربۆن بن دۆخی خراپی کادری دەرمان و خۆکوژی ڕێزیدنتێکی دیکە لە کرماشان بەیانی ڕۆژی هەینی کادرێکی دەرمانی زانکۆی زانیاری پزیشکی کرماشان بە ناوی فەرشاد درەخش بەهۆی گوشاری کاری و کێشەی پیشەیی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا بە وتەی سەرچاوەکانی هەواڵ فەرشاد درەخش ماوەیەک بوو کە بەردەوام لەلایەن بەشی حراست و ناوەندە ئەمنیەتیەکانی کرماشانەوە خراپۆ ژێر گوشار و بەهۆی شیفتی بەردەوامی 24 سەعات زۆر ماندوو بوو بۆ بۆنەوە بەیانی ڕۆژی هەینی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە ناوبراو لە پەیامێکی نووسراوەدا داوای لە دایکی کردووە کە کچەکەی بپارێزێت و گەورەی بکات پلەی شەشەمی بێکاری ئۆستانی کوردستان لە ڕیزبەندی پارێزگاکانی ئێران ئۆستانداری کوردستان ڕۆژی پێنجشەممە 8 سەرماوەز لە وتوێژێکدا لەگەڵ میدیاکان ڕایگەیاند ئۆستانی کوردستان پلەی شەشەمی بێکاری هەیە لە نێو پارێزگاکانی ئێران ئەو بەرپرسەی ڕژیم لە درێژەی وتەکانیدا
باسی لە بەرنامەکانی دەوڵەتی پزیشکیان بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری لە پارێزگای کوردستان کردووە، بەڵام ئەزمموی ساڵانی ڕابردوو و دەوڵەتەکانی پێشوو نیشانی داوە کە هیچ یەک لە بەڵێنەکان جێبەجێ ناکرێت. بە وتەی چالاکانی مەدەنی، پارێزگای کوردستان یەکێک لە ئوستانە بە نرخەکانی ئێرانە کە سەروەت و سامانێکی زۆری هەیە، بەڵام بۆ داهاتەکەی بژانەوەی ئوستان تەرخان ناکرێت و لەلایەن بەرپرسانی گەندەڵی کۆماری ئیسلامیەوە تاڵان دەکرێت. گیانە دەستان و برینداربوونی چەند کەس بەهۆی بردومانی عفرین. ڕۆژی هەینی تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا هێرشیان کردە سەر گوندی حەلیسەی سەر بە شاری عفرین و بۆ هۆیەوە چەند کەس کوژران و بریندار بوون. بە پێی راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، لە ئەنجامدانی تۆپبارانی گوندی حەلیسە منداڵێک بە ناوی ڕوسیل محەممەد خەلەف گیانی بەخت کردووە و چەند شارۆمەندی دیکەش بریندار بوون. هەروەها لە بەرەی تەڕەفعەت شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و تێرۆریستانی بەرەی نووسرەی سەر بە دەوڵەتی تورکیا بەڕێوە دەچێت و شەڕبانان گۆرزی کوشندەیان لە تێرۆریستان وەشاندووە. درێژەی سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا لە باکووری کوردستان ڕۆژی پێنجشەممە 8 سەرماوەز 1403 هەتاوی 21 سیاسەتمەداری کورد لە شارەکانی باکووری کوردستان لەلایەن دەستگای قەزای تورکیاوە بە زیندان محکوم کراون. بە پێ راپۆرتەکان، جەلسەی دادگاییکردنی 38 ئەندامی دەمپارتی هەدەپە و هەدەکە بەڕێوە چووە و 21 کەسیان بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوەی تێرۆریستی و تەبلیغ بۆ گروپی تێرۆریستی بە زیندان محکوم کراون کە ناسناوی دوو کەسیان بریتە لە چیدەم کلجیگۆن ئۆچار و جەلالەدینجان. لەلایەکی دیکەوە دوو شارۆمەندی خەڵکی ماردین لەلایەن پۆلیسی ئەمنیەتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان. ڕۆژی پێنجشەممە کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان دەست بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، کرێکارانی پەیمانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان ماوەی 4 ڕۆژە دەست بە نەدانی حەقدەست، پەرداخنەکردنی حەقی بیمەکانیان بە تامینی ئیجتیماعی و هەروەها نوێ نەکردنەوەی گرێبەست دەستیان لە کار کێشاوەتەوە و داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکرد. بە وتەی کرێکارای ناڕازی ماوەی 4 ڕۆژە مانیان گرتووە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە و بایەخیان پێ نەدا. ناڕەزایەتی خەڵکی ئێران لە ئاست نەبوونی و گرانی دەرمان. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، نرخی دەرمان لە دەرمانخانەکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو چۆتە سەرەوە و زۆربەی دەرمانەکان دەست ناکەوێت و ئەو کەسانەی پێویستیان بە دەرمان هەیە ناچارن سەردانی بازاڕی ڕەش بکەن. ڕۆژی هەینی، محەممەد ڕەزا زەفەرقەندی وەزیری بێهداشتی ڕژیم ڕایگەیاند کە ئەرزی تەرجیحی لە ساڵی 1404 هەتاویەوە دەبڕدرێت و ئەوە بەمانایەوەیە کە نرخی دەرمان لە ساڵی داهاتوودا چەند هێندەی ئێستاش دەڕواتە سەرەوە. هەرچەندە و بەرپرسەی ڕژیم بەڵێنی داوەکە یارانەی دەرمان بۆ بیمە و نەخۆشەکان تەرخان بکرێت، بەڵام خەڵک بڕوایان بە حکوومەت نییە و دەڵێن هەر کات بەرپرسانی ڕژیم باس لە دابینکردنی خزمەتگوزاری بۆ چینی هەژار دەکەن، مەبەستیان چەوساندنەوەی زۆرترە و چینەیە. بۆ بنزینیش سیاسەتەکانی ڕژیم نیشانی داوە کە دەوڵەت کەمی بودجەی لە گیرفانی خەڵک قەرەبوو دەکاتەوە و هیچ سوودێک بە چینی کرێکار و هەژاری کۆمەڵگا ناگەیەنێت. گیانەدەستان و برینداربوونی 8 کرێکار لە ڕووداوێکی هاتوچۆ لە سیرجان. بەیانی ڕۆژی هەینی 9 سەرماوەز بەهۆی وەرگەڕانی سرویسی گواستنەوەی کرێکاران لە مێحوەری سیرجان بۆ شیراز، کرێکارە گیانی لەدەستا و 7 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێ زانیاریەکان، ئۆتۆبوسی هەڵگری کرێکارانی یەکێک لە معدەنەکانی سیرجان لە کاتی گواستنەوەی کرێکاران تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا کرێکارێک گیانی لەدەستاوە و 7 کرێکار بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە کە لە ڕووداوەکانی کار لە ساڵی 1402 2115 کرێکار واتە 2094 کرێکاری پیا و 21 کرێکاری ژن گیانیان لەدەستاوە کە بە بەراورد بە ساڵی ڕابردووی 11% زیادی کرد. دۆخی خراپی بێداشت و دەرمان لە زیندانەکانی یەڤین و وەرامین. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دۆخی بێداشتی و دەرمانی بەندی 8 زیندانی ئێڤین بە داوای لێبوردنەوە و زیندانی
خۆروین لە وەرامین زۆر خراپە و نەخۆشی بە نێو بەندکراواندا بڵاو بۆتەوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ نەخۆشی لە نێو بەندکراوانی بەندی هەشتی زیندانی ئێڤین بڵاو بۆتەوە، بەڵام بەرپرسانی زیندان بەندکراوانیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. لە کۆی گشتی 500 زیندانی ئەو بەندە 250 کەسیان تووشی نەخۆشی سەخت بووە و پێویستیان بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. لەلایەکی دیکەوە دۆخی بێداشتی و دەرمانی زیندانی خۆروین لە وەرامین زۆر خراپە و بەرپرسانی ئەو زیندانە هیچ بایاخێک بە تەندروستی بەندکراوان نادەن. بەهۆی دابین نەکردنی ئیمکاناتی بێداشتی بەشێکی زۆر لە بەندکراوان تووشی نەخۆشی پێستی بوون. ئاوی خواردنەوەی زیندان ناپاکە و زۆربەی بەندکراوان گورچیلەکانیان عفونەتی کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کەم خۆراکی 20% منداڵان لە پارێزگای سیستان و بەلوچستان. بەپێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ 20% منداڵانی وەستانی سیستان و بەلوچستان لە ناوچە بێبەش و پراوێزنشینەکان تووشی کەم خۆراکی سەختن. بە وتەی چالاکانی مەدەنی بەلوچ پێوەری کەم خۆراکی لە پارێزگای سیستان و بەلوچستان دوو هێندەی ئۆسانەکانی دیکەی ئێرانە و هەموو دانیشتوانی ئەو پارێزگایە دەستڕەسی یەکسانیان بە ئاو خۆراکی تەندروست نییە. لەو راپۆرتەدا ئاماژە بە کەم خۆراکی 20% منداڵانی ژێر 5 ساڵ کراوە و وتراوە کەم خۆراکی بووەتە هۆی کەم خوێنی، لاوازی جەستەیی و کورتە باڵایی منداڵان و دەمێکە زەنگی ئاگادارکردنەوە لەو پارێزگایە لێدراوە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی بە ئەنقەست خەڵکی ئەو ناوچەیان پەراوێز خستووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.